شێرکۆبێکەسی شاعیری ناسراوی کورد جارێک لە تێکستەکانیا کە تایبەت بە باوکی و بە مەرگی باوکی نووسێتی دەڵێت مردن ێجگار بەو شێوازەش ترسناک نییە کە خەڵکی باسی دەکەن. من بە مەرگی باوکم دادەزانمەوە تا دوێنێ پاش تێپەڕبوونی 6 ساڵ گەڕایەوە بۆ ماڵەوە گۆڕانێکی وا نەگۆڕابوو کە ئێمە نەیناسینەوە. ژیان فرسەتی داوە کە جارێکی دیکە مێژوو خۆی دووبارە بکاتەوە و ئێستا نەوەکەی لەبارەی مەرگی باوکیەوە قسەمان بۆ دەکات. ئەم ئێوارەی چیرۆکە هەواڵ پڕە لە حساسەکانی دایک و باوک و خێزانەکان بۆ یەکتری. ئێوارەتان باش، بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ. من لۆنە بەکرم. لە دهۆک دایکێک لەگەڵ کوڕ و کچەکەیدا ئاهەنگی دەرچوونیان لە زانکۆ گێڕا. دایکەکە ماوەی 25 ساڵە لە خوێندندا بڕاوە و دوجار لەگەڵ کچ و کوڕەکەیدا پێکەوە بوون بە هەڵگری بڕوانامەی بەکالۆریوس. نووسەرێک لە ئاکرێ سەرقاڵی کۆکردنەوە وشەی پەیڤی و ڕەسەری ناوچەکەی خۆیەتی و لە کتێبێکە بڵاویان دەکاتەوە. مامۆستا خالید حاجی ماوەی 2 ساڵە بە دوای کەسانی بەتەمەن و بە ئەزمۆندا دەگەڕێت هەر وشەیەک یاخود قسەیەکی نەستەقیان لەلا مابێت تۆماری دەکات. لە ڕانیە دووەمین فیستیڤاڵی بەیت و حەیران بەڕێوەچوو. حەمید کۆستەی یەکێک بوو لە بەشداربووانی فێستیڤاڵەکە کە لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداری کردبوو. کۆستەی لە 14 ساڵیەوە حەیران و گۆرانی دەڵێت و بە جوڵە و نمایشەکانی سەرنجی هەمووان ڕادەکێشێت. تەنانەت لەو ڕۆژانەشدا کە تایبەتن بە خۆیان هەندێک جار دایک و باوکەکان دەست پێشخەری دەکەن لە دەربڕینی سۆزەکانیان و هەستەکانیان بۆ منداڵەکانیان. کەوانیش کە بەگشتی و لەو کاتانەشدا کە باوکن دەوترێت کە ئەوان هەستەکانیان کەمتر دەرەبڕن و زیاتر دەیسەلمێنن. خۆ ئەگەر باوکێک توانای وێنە کێشانیشی هەبێت ئەوە دەربڕینی هەستەکانی بەوێنە بۆ ئاسانترە. بۆنە باوکێک لە سلێمانی خاوەنی سێنەوەیە بەشێک لە وێنەکانی ئەو گەلەریەی کە دروستی کردووە تابلوی منداڵەکانیەتی و پێداتۆ لە تابلوی منداڵەکانی. ئەم ڕۆژ کە تایبەت بە باوکان ئەو هێشتا وێنەی کچەکەی کێشا و پێشکەشی دەکات. دالیا کەمالی هاوکارمان راپۆرتێکی لەسەر باوکان بۆ ئامادە کردوین کە لە بەشێکی راپۆرتەکەدا هەڵۆی کوڕی شێرکۆبێکەسی شاعیر لەبارەی باوکی و ڕۆژی باوکانەوە بۆمان دەدوێت و دەڵێت هەمیشە باوکم وەکو چایەک لە پشتی خۆمەوە دەبینم. زۆرێک لە باوکان ئەمڕۆیان کردووە تا ڕۆژێک بۆ بەخشینی میرەبانی زیاتر بە منداڵەکانیان. خاوەنی 3 منداڵە بەشێک لە وێنەکانی گەلەریەکەشی تابلوی منداڵەکانیەتی. ڕۆژی گیانی باوکی کردووە تا دەرفەتێک بۆ کێشانی وێنەی کچە تاقانەکەی. ئەوەی کە خۆی باوکە هەموو ڕۆژە لای ئەو ڕۆژی باوکە، یعنی کە بەیانیەتە دەرۆجگەل لەوەی کە ئێوارە دڵی مناڵەکانی خۆشگەی شتێکی تر نییە. هەستی باوکایەتی باوەڕ ناکەم بە قسە دەرببڕێیا پێناسێکی بکە ئەو لەحزەی کە هەبی بە باوک ئیلا ئەوەستە بۆ خۆ دروست نەبێ، یعنی شتێکە نازان بڵێ یعنی پەیوەندی بە ڕۆحۆیە وەکو شتێ لەلایەن خواوە ها پەیوەندی و پێوە کرابێ، یان ئەو کاتە زانی خوا تۆی لەبیرە، ئەو کاتە زانی کە تۆ بۆچی لەدایک. باوکم لەگەڵ یا بووم چون پارچە ئاوێنەیەکی شکاوی دیدەم، چون جەستەیەکی هەڵوەری و ئەو وەختەی بایەکی زویر دەیان با بۆ ڕۆژی قیامەت. ئەدەبیاتی کوردی بێبەش نییە لە دەربڕین و پێزانین بۆ ڕۆڵی دایک و باوک. من باوکم هەمیشە وەکو شاخێکی گەورە لە پشت خۆمەوە بینم، هەرچەند ئەگەر ئێستاش لە ژیاندا نەبێ بە فیزیکی، بەڵام ڕۆحیەن هەمیشە لەگەڵ منایە و یعنی جۆرێکە لەو بەهرەمەندیەی کە لێی وەرەگرم هەمیشە وەکو شاخێک لە پشتی خۆمەوە سێگەرم. بەشێکی زۆری ئەو نووسینانەی لە ڕۆژی گیانی باوکدا نووسراون پیشاندانی باوکە وەک ئیلهامێک لە میهرەبانی و کتێبێک لە جوانی و ئامۆژگاری و قەڵایەک وەک پشت و پەنا.
دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. هەمیشە باز لە قوربانیدانەکانی دایکان و باوکان دەکرێت و بابەتی یەکەمی چیرۆکەوەڵش بینیتان کە تایبەت بوو باوکان، بەڵام جیاواز لەمەش کە هەمیشە پایەکی سەرەکی پێگاتەی خێزان و قوربانیدانەکان دایکە کە بە بەردەوامی ئامادەی قوربانیدانی هەیە. لەم نێوەندەشتا زۆر جار دایکانێکن جیاواز لە ڕۆڵی سەرەکی خۆیان لە پێگاتەی خێزانە خەون و خەیاڵەکانی خۆشیان لەبیر ناکەن و بەرپرسیارەتەکانی سەرشانی خۆیان و ئامانجەکانی خۆیان لە یاد ناکەن. دایکێک لەگەڵدان لە منداڵەکانیان لە هەمان ڕۆژ و لە هەمان زانکۆ ئاهەنگی دەرچوون و بەدەستێنانی بڕوانامەی بەکالۆرۆسیان دەگەڕن. هەرچەندە ئەم دایکە 25 ساڵە لە خوێندندا بڕاوە، بەڵام توانیوێتی تەواوکردنی خوێندنەکەی لە هەمان ڕۆژی منداڵەکانیدا ببێتە جێی سەرنجی سەرجەم ئامادەبوانی ئەو ڕۆژەی کە ئاهەنگی دەرچوونی زانکۆی دهۆک بوو. ئەتناڤە وان دەرچوویên زانکۆیەدا çîrokeka balkêş û pirî hîvî umêd et hête dîtin. Ew jî derçûna dayîk û kur û kiçê et êk gera derçûnê da ye. Semîra 25 salan ji xwandinê veqetiya bû. Lê ev salên dîr û dirêj nebûne rêgir ku careka dî ew berdewamiyê prosêsa xwandinê nedetin. Belku digel kur û kiça xwe dibîte qutabî û di êk sal da et bine xwedî birwanameya bakalorîos. من حەزە خواندنە هەبوو بەسەر ji ber hindek kewdana min xwandina xwe bi temamen dîneyîna. Ew bi piştî min xêzan pêgînayî bavê rastî hodîkar bû ku ez bixînim. Ew polderekê gelekê mezin bû bo min. Tercih amed kir ku ev çime medresê û bixînim ev. Bila kes bihêvî ne ji xwandinê. Yani ez emrekê gelekê mezin çûm. Emrê min 35 sal bû şiniya çime merhele heftê. Dayika rastî Kolîja Zanistên Mirovatî beşê xwandinên îslamî bi dimahekîna û ewî xwişka xwe jî Kolîja Zanist pişka bayolojî elhema zanîngeh temam kirin û bi hev re ahenga serkeftinê geran. Gelek carek gêma bû bu imtîhanê ez ê bêve çûm. Gêma bû imtîhanê bijî derê te filan tişt xwendiye zanistê da filan noqta muhim da bijî me ebed nehatiye serdiran. Wekî ew dibêjîtin ewî di van salên xwandinê da gelek hevkariya dayika xwe kiriye heta ku bikarin gehne vê rojê. بس الدەستپێکی کەیفەم بوارگە پتر بوو دایکەم هات پاشی بوو من چکو دایکە من ئەمرێ وێ مازم بوو و من ئەبد بوار نەکردی حتۆ vêrێت حتۆ ینی 10 ساڵێت خواندنێ خواندن بێ هیچ ساڵێکێ پولە خۆ بمینیتن ئەvە جی زیرەکی ئەوەی بوو من هەموو هەر هۆری وێ کرد هەر 10 ساڵە تقریبا من و خشکە خۆ حتۆ الحەمدلله بدمەکینای ئەرێ دایێ چەند هێژایێ شڕوحێ پێتر من تو ویایی Et ahenga derçûna gera 25 û 26 ya zanîngeha dihûkê da ku têda 9600 qutabî bûne xudan birwanameyên zanistî, çîroka Semîra û kur û kiça wê jî bi berbelavtirîn çîroka sosyal mîdya û torên civakî yên van gera hatine qelemdan û piyek ji xêzanên ciwanên van merasîman hatine bazkirin. Mesûd Mihemed, Kurdistan 24 Duhok. ڕەنگە زۆر جار ژمارەیە گوشەی بیانیمان پرسیاری کوردیەکەیمان لێ بکرێت نەیانزانین. بۆ چونکە بابەتی زمان و ڕەسەنایەتی وشەکان لای زۆرینە بابەتێکی سەرەکی نییە. کەسانی بەتەمەن زۆرتر قەدری وشە کوردیەکان دەزانن و بە تایبەتیش ئەگەر نووسەر بن و سەرکاریان لەگەڵ دەربڕی نابێ بە زمانی شیرینی کوردی. خالید حاجی نووسەرێکی خەڵکی ئاکرەیە و ماوەی 2 ساڵە بە بەردەوامی بە دەفتەر و قەڵەمەکەی ئاگەڕێت و بە دوای کەسانی بەتەمەنی و بە ئەزمونە ئاگەڕێت و سەرقاڵی کۆکردنەوەی وشە و پەیوی ڕەسەنی کوردیە کە ئەو شانی کە زۆرتر کاڵبوونێتەوە و بەکارنیان لە زمانی کوردیدا. هەتاوەکو ئێستاش توانێتی زیاتر لە 2000 پەیو و وشە بنووسێتەوە و تۆماریان بکە. بەنیازی شە بەم نزیکانە لە چوارچەوەی کتێبێکا بڵاویان بکاتەوە و وەکو خۆشی دەڵێت ئامانجی ئەوەیە کە نەوەی نوێ شارەزا و ئاشنا بە وشە و دەربڕینە کوردیەکان بوو. ڕۆژانە بە هەلگرتنا پێنویسێکی و هەندپارچە کاغەزان مامۆستا خالد ئبنا ڤاکولانین ئاکریا دیرۆکیدا ئەدگەڕیێت.
هەر بتەمەنەکێ کو دکەویتن سەر ڕێەوی بۆ ماوەیەکی ڕادگریت و ئەتگەلدا گەنگەشەیت کرد ji bo bi destxistina peyvên resan. Bi vî karî wî divêt bi sedan peyvên resan kom biket û ednava vî berkarê xwe da binivîsît heta ku bêxîtin berdestê xwendevanan. البرهمت من پیشش برهمک من درینو و برهم من دیمای اول اطلب من دا از داغبارم و برهمه گلک چون که برهات کنیه از برای خود دمه الميديا یا گلک پیوتن کارینان ناف کمالگاه گلک پیوتن کارینان پیوت بیانین بگانن یان یه تطریقانه 2 ساڵن مامۆستا خالت مژولی vî kariye ji bo ku bi hemî şiyanên xwe ve bişêtin vî berhemê pirbiha bêxîtin berçapê. Ku egerçe heta ku vêgavê ew yê şiyayê zêdetirî 2000 peyvan binivîsît lê ew her yê li ser komkirina wana berdewam e heta ku bi dewlemendî ve belav biket. این نزدیکی 2 سالایه شین بیجی بود 2 سال و تشتکایه من هزار کرکو اوان پیوانه بزر نبن بجا المن بمراق المن دست باز کت خواهد دان من گوتی اسرام چوب کم از بابو کالیت خوب گریم الکولانت آکل چای خانال دوره المالا شو بیریا دفاری مخاره قاقز و پیریدیس افمبون دیچی پیوه کت گوت یا رسن واندان عمروان پیرمیرا دا کمت نو نامیل که دا Ku egerçe ji bo bi destxistina van peyvan mandîbûneka zêde divêt lê eva henê edpêşiya vî nivîserî da nebûye astengî. Ji ber ku li pişt nivîsandina van peyvan ewî meramên mezin yên heyn û bi vî karî wî divêt nifşê dahatî serhelê resenatî û jiyankirina caran biket. مرحبا من الوی شوله دا وی کاری دا اوی اسپی رابی مو من هست بکری مرحبا او پیوا رسنا بنجقی یا بابو کالید ما اوی زمان خدا وقت خدا بکاری دای او پیف گلوان گلکی چونیت مری چونه گرستانه اوی ماین از لید گرم کنو کجیا وان پیوا نویسم دا ببی تا جدرک بو جیل نوکه اوی دگت نوی نوکه مامۆستا خالت nivîserekê diyarên nava gûrepana nivîserana li parêzgeha Duhokê û ew xwedanê 5 berheman e ku berhemên wî hemî edgirê dayîne bi çîrok û gotin û peyvên resin yên babo kalan ve. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. هاشم میکایل هونەرمەندێکی شێوەکاری ناحێشی لاتزەیە لە تەمەنێکی بچووکەوە لە ژیانی پەنابەریشدا حەزی هونەری و شێوەکاری لەلا دروست بوو و ئەو زۆرتر ئەو حەزەی تایە پەراسێنێ و گەشە دەکات تا ئاگاتەوەی کە ئێستا ئەو بەردەوام ئەو وزە گەنجێتی خۆی هەموو بە هونەرەکەیە و کار لەسەر حەزەکانی خۆی دەکات و لە ساڵی 2005ەوە بەردەوامە و چەندین پێشانگای کردوێتەوە بۆ پیشاندانی تابلۆکانیشی کەرەستەی زۆر جیاواز بەدەر لە فڵچە و ڕەنگ بەکاردێنێت و بابەتی ناو تابلۆکانیشی هەوڵی داوە کە زۆرتر بابەتی کوردەواری و کولتوری و کوردانە بن. Di nava vî siruştî da ew li dîmenekê balkêş digere. Da ku ciwaniya siruştê gotê de mezin bûyî bi tabloyên xwe nîşan bide. Haşim Mîkaîl got xelkê nahiya Şêledizê dê temenekê biçûk de û li qonaxên seretayî heza hunerê şêwekarî li cem wî peyda dibe û ew xewn li gel wî mezin dibin. Sala 88 em awareyê Tirkiya bûyn. Destpêka karîminê hunerî rastî li wê lê dest pê kir. Aware bûyn û piştî ku sala 92 em vegerîne Iraqê. Min her heza hunerî hebû hem li berdewam şortkê bes hingî çi akademiya nebûm belkî em pê nehesîbûn em. Li sala 2005 ew têkelî peymangeha hunerên ciwan dibe û dest bi yekem pêngav ji vê xewnê dike. 2005 çima Mehat Fenûn Cemîl e 2009 xilas bûn. Pişt rajî pa em wekû mamosta teyîn bûn her ser Qeza Amêdî ve Şêladizê. Li gorî ezmûna wî xelk pitir hez ji babetên kurdewarî dikin û ew tabloyên goxweşî û nexweşiyên xwe di nav de dibînin. û bi dîtina wî
گەلک ستایلên هۆنەرê şêwekarî hene û xelîk gelek jê dûrin. یعنی وقتی مرۆڤ شێوەکارێک شۆ کرد یان هونەرمەندێک شۆ کرد معانەت خوب بوو کەسی بەرامبەر دیار کرد چونکی بژین پێنگاوە هونەری ئەوە وقتی بژین ملەتێک کە چەندی پێشکەتیە دەسەکە ملەت دەسەکە هونەرێوان کە چەندی پێشکەتیە ڕاستی هەندە ئەسلوب هەنە بوومە یعنی بچەکێ زیە یعنی وەکو بژین تعبیری ئەن هونەری سەردەم مدرن ئارت بژین هاشم planên xwe bo vî honerî hene û niha min jî lêkarekê nû ye ku ji sala 2014 li ser kar dike. Ew jî demê şerê Daeş wî hez dikir bi honerê xwe derbirînê ji xebata pêşmergeyan bike. Lê Haşim bo vê carê keresteyên cuda bikartîne, ne firçe û ne reng. Em çûn me hindek bermayekî fîşeka komkirin û fîşekî ku pêşmergê dijî Daişa bikarînoy. Teqrîben em şiyan wê fetrê da xilalê 3 sala da nêzîkî 25 tanê kerestên şeriyê pêşmergê mêt kom kirî. Bi rastî jî ev bermayekirîn û komkirî gelek mihîm in, def min. Çunki ev yekemîn car e ku miletê Kurd bibîte nînerê hemî cîhanê ku bû şerek Hûsa. Tanha Haşim pişikdarî zêdetirî 5 pêşangehên giştî bûye û 4 pêşangehên xwe yên taybet jî hebûn û ji bilî şêwekarî kar li ser dîzaynkirina dîkorên sînemayî jî kiriye û tanha pişikdarî dîzaynkirina dîkorên 17 filmên dirêj yên Kurdî û Erebî û Ewropî jî kirine. û zincîreka drama Erebî û 7 kurtefilmên Kurdî. Hevrist Recep, Kurdistan 24 ناحیە شێلە دزێ. ڕۆژهەڵاتی کوردستان دەزانین کە بەناوبانگە بە هونەر و سەلیقە و بە دەنگبێژی بە تایبەتی ناوچەی موکریان بە شێوەیەکی گشتی و بۆکان بە تایبەتی شارەکەی حەسەن زیرەک مەڵبەندی سەرچاوەگرتنی زۆر دەنگ و ڕەنگی ڕەسەن و دەنگبێژان و شوێنی حەیران و بەستە و بەند بووە شوێنی پێگەیشتن و دەرکەوتنی چەندین هونەرمەندی بە توانایشە. مام حەمیدی کۆستەیی یەکێکە لە حەیرانبێژانی شاری بۆکان کە ئەو کەسێکی ئاشنا و نزیک بووە لە حەسەن زیرەکەەوە دەڵێت کە ئەو هونەرمەندە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەری هەرچەندە کە ئەو تەمەنی 86 ساڵە بەڵام حەزە زۆرەکەی بۆ کارەکەی وای کردووە کە لە کاتی حەیران و گۆرانی وتندا جوڵە و نمایشی و سەفای گەنجێکی تازە پێگەیشتوو دەکات. یەکێکە لە حەیرانبێژ و بەیت و بەندبێژەکانی ناوچەی موکریانی ڕۆژهەڵاتی کوردستان. تەمەنی 86 ساڵە و لە 14 ساڵیەوە سەرۆکاری لەگەڵ هونەری فۆلکلۆر تێکەڵ کردووە. ئاشنایەتی لەگەڵ حەسەن زیرەکە بۆ دەڵێت کاریگەری زۆری لەسەر هەبووە. مام حەمیدی کۆستەیی ئەو بە حەزەوە هونەرەکەی پێشکەش دەکات و کاتێک حەیران یان بەندێک دەڵێ جوڵە و نمایش و سەفای لە گەنجێشی تازە پێگەشتوو دەچێت. خەڵک خوددایان بێ ڕازی بێ گەورەش کۆی دنیا کرد دنیان خۆش دەبێ منی با خوددا نوەکەی کەوسیان دەکەم. ئەتاوان بە من ڕازی بێ تا بمێن ئەگەر نەمرم ئەمن هەر بۆ خلیسی بۆ کردە من بۆ کردش. بەڵام مەگەڕیشم ئەوەندە بێ مەگەڵ خەنەبەینی دووبار هەر دەیڵێ ئاخە خەڵک ڕەحمەتم بۆ دەنێرە بۆی نەیڵێم بۆچێ منە و دوعاو نەزایە با بڕە بۆ دایک و باوکم. مام حەمید لە بۆکان لەدایک بوو هەر لەوێش دەژی. حەز و خولیایەکی زۆری بۆ هونەری گۆرانی کوردی هەیە. هاوڕێ و هاوپیشەکانی بە کەسێکی خۆشەویست و دەنگ بێژێکی بەتوانای وەسەڵ دەکەن. ما هەموو گۆرانی بێژێکی تایبەتە یعنی لە ڕەچاو تەمەنیکە و 86 ساڵی تەمەنە وزەیەکی زۆر تایبەتی هەیە یعنی دەڵێ گەنجێکی تازە 16 ساڵەیە و
ئەوەندە بە پڕ ئینێرژی و ئەوەندە بە زەوق و شەوقە و ئەوەندە بە ڕغبەتەوە دەخوێنێ کە ئینسان زوو ئەو تێلەپاتیە و ئرتباتە ئەو پەیوەندی بەرقرار دەبێنی دێ ناو گۆرانێکی وەجم و جۆڵت دەخا هەستت پێ دەبەخشێت یعنی دەتبزوێنێ جگەلەوەی کە گۆرانەکانیشی لەباری تێکست و ناوەرۆکەوە بەنگی قەدیم دەڵێت. جوڵەی لە شوو دەست و تەسبیحەکەی تایبەتمەندێکی تری مام حەمیدی کۆستەییە وەک خۆی دەڵێ ئەگەر ئەو جوڵانەی نەبێ دەنجی دەرنایە و گۆرانی پێ ناوترێ. ئارەسەمی کوردستان 24 ڕانیە. کوردستانەکەمان هەمیشە پڕ لە سەفا و سەدای کوردی و ڕەسەن بێ ئێوەش ئاسوودە و تەندروست باش بن.